ئەستانای جەمن شێرت ئیدڵستانی نییە جۆرش مەدەی ڕەنجش مەکەر خۆ کافرستانی نییە شێرتە لە کێش و دڵجەفات با یادە دارمان و جەلات تۆ بۆت نەدۆ خوفی خودات خۆ کافرستانی نییە دڵبەر دڵاستەی جەمن شەرت و عشق و وەشەویستی مەماڕە دڵ و ئازاری جیادگاری دەتۆن خۆ تۆ کافرنێنی دڵ و من مەماڕە وێت مەزانی حاڵ و دڵیم بە تۆوەش بۆ پێچەشی جەمن دووری گیری بەخۆ دڵیم بەنەوێت و وێران بی ئیسە تۆش گەرەکەن کە بەی ئاوانەشکەری هەنێک کۆ هەنا یاد و تۆ وێت مەزانی هەمیشە من هەنا یاد و تۆ ببینە تۆ دنیا من جوان بۆ ئڕوامە بەبیە تۆ ڕەنگ و بۆش وەش بۆ تۆ عەترێنی جە تەمام و گوڵەکە کە تەمام و شیوان بە تۆ وەش بۆ خۆ تۆ کافر نێنی گەڵەوە تای دڵ ڕوو قەبرستانی نەنیۆ ئەستانای جەمن شێرت ئیدڵستانی نییە جۆرش مەدەی ڕەنجش مەکەر خۆ کافرستانی نییە شێرتە لە کێش و دڵجەفات با یادە دارمان و جەلات تۆ بۆت نەدۆ خوفی خودات خۆ کافرستانی نییە دلێ دنیا پێی گۆرەیە شون و دوگێڵ و تا تۆ پەیا کەرووە مەزان و هەریاگە تۆ با بنیای ئایاگەوە هار بۆ سەرسۆز بۆنە ژنۆتە بێم ڕۆجوانەکە بێوەفانێ بەڵام تۆ بۆ بێوەفایی مەکەرە هەڵ و دڵیم بەبێتەوە وەش بۆ دڵ و من مەماڕەبا دڵ بەبێتەوە وەش بۆ ئەگەر نەی سەر بە بیابانەکەمە نیە جۆرێکی هیچ کەس نام و نیشان نەزانەوە کەس نەتاوە پەیام کەرۆ دما تۆ عاشقیە سەروە نەشیوە بوو ئەگەر بەی تەشی باری بەبێتەوە حاڵ من جە پەرێشانی وەش بۆ ود مەزانی ئینە فەسامە بەبیەی تۆ گەشتەر بوو